هاتون هجومیان کردە سەرمان من لە یەکێکمدا برازاکەی هەڵسا ئاوێنەی سیارەی عسکەریەکەی شکان لە دەموچامی گیر کرد ئەویشم کردە جەنازە بەخوای سای بنە خەسخانە بە عەرەبانەی بن هاتن دزی بکەن مەڕدێنن بە قەچی سەیرەکە چی تێ لە پێشقاپی چی تێ لە حەوشە لە ماڵی لە ماڵ نەبی دابەزێت حەوشن ئەیگری تەسویرمەیە ڤیدیۆمەیە کاسێتمەیە حەزەکە ئیسا چینە ماڵەوە کاسێتەکە دەدەمێ لە ماڵەوە گرتومە تەسی ماڵیانم کردووە وتومە کاکە مناڵتان دزیە کاتم باش 3 ڕۆژ ئامر قەبزیان بەدوام دەرکەوە وتی مناڵمانی خەتم کردووە بە قازیم پیشانداوە جەنابی قازی ئەوە ئینەکەیە قازی گوتی سڵح بکەم بەڕڵایک مناڵە چی لێ بکەم ئەو جارە شکاتیان لێم کردوتی لە مناڵی داوە پەردەی گوێی تەقانوە لە نەفەرێ ناتوانانی لە مناڵی ئەدەی خۆیە کەوێنە خۆیە کوژێ ئەرێ عەرەسات لێیان داوە سەقەتیان کردووە تەقریر توبی بەڵێ حکومەت لەگەرێتی تەقریر توبی دێنێ ئەی زیستە بەیانی 50 داوا لە سەرین بکەم شورتە ناگیرێ ئەیگرێت نەیداتە محکەمە قات پڕقە تەلەفۆن بووە محکەمەکە بەڕڵایەکە 6 داوامان لەسەری بوو لە هەموو داواکانی پڕ دەرچوو دیارە ئەو عارەبانە هاوردانە هاتیە ئەوانە دەبی لێرە بە هەر نەوەچی بی تعویز دەکرێت ئەو لای حکوومەتی عێراقیە بەشی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو عارەبەردانە دەبی یعنی لێرە دەربکرێت یعنی ئەگەر لێرە هەتا لێرە بمینێنەوە تعریبی ئەو منتیقەی یعنی مەترسی لەسرە نەک گوندی پەرکانە مثل هەموو گوندەکان لێرە زەختەکە زۆری هەموو لەسەر پەرکانە لەبەرەوەی عارەبەکان لێرە ناو خەرکەی دانیشتنی هەموو ڕۆژێ خەرکەی بێزار دەکەن مشکلەی دروست دەکەن جێشەکە برێن لێرە یعنی ئەوەشی دەکا بەس لە عینی کاتدا ڕاز ناکات لە پشتیوان دەکات ئەو 6 مارێک بە دوو لێرەیە عەرەبەکان لێرانە ناگێرن پێشتر دزیان کردبوو لە ماڵە کوردەکان کابراش دەبینی دووسێ بابرێ عەرەبی بە دوو هاتە نزیک مارەکەی پێ دەرێ مەڕێ لێرە لابە مەڕی پێیە دەرم پێشتر دزیم لێکرا مەڕێ لێرە لابە لای بە لای نابم بووی تۆ شێشە شەڕیان کردێ لەگەریەک بریندار بوونە دارەکان چوونە لە تەلەفۆنیان بۆ دوو بسکردی عەرەبی زیاتریان هینایە ئیتر شەڕەکە گەورە بووە لە بەرچاوی سوپا بوویتە شەڕە بەردوودار و بریندارەوە لە هەردوو لایەن هەیە و ئێمە کێشەکانی ئێمە زۆر گەورەیە کێشەکانی ئێمە هەموو یاسایەکە مەوجودە مەسەڵەن مادەی 140مان هەیە قراراتی زراعەمان هەیە ئێستاوانە بە ئەمر چێ هاتین ئێرانە حەبمانە هاتین ئێرانە ینی ڕاکان سەعید پارێزگاری کەرکوو بۆ وەکالەت ئەو هینەکی